دووبارە هاتنەوەی کاک مستەفا کورداوایی بەخێر و بەخۆشی و ساڵیادی لێدایکبوونی گەڵاخانی چی مبارەک بێ و هەموو ساڵێک بەخۆشی و تەمە درێژە ئینشاڵڵا. سڵاو لە خزمان و برایان و دۆستانی کاک مستەفای کورداوایی. ئێرە باخی کاک مقەدەم زیادی شیرانەیە. سڵاو لە خۆ و خۆشەویستان و دار و دەستەی کاک مقەدەم زیادی عەزیز و خۆشەویست. موبایلم لەدەستە جوابی خەڵگەت دەمەوە ئەوەی کاوڕێ و دۆستە شەوانە لەسەر جێگاش بەو خودای بالا دەستە هەر ساتم لەگەڵ دەکا ئەو یارە خۆشەویستە واشەوا دەروا دەڵێن لی بپرسە لێم پەستە ئەڵێ جواب ناداتەوە بەرهەم زۆر خۆپەرستە ئەگەر مۆبایلەکانم کراونەتەوە ئێستا بە ژیانی خۆشەویستم خزمەتکردم مەبەستە من لە خزمەت هەموارم بەسەر و ماڵ و ژەشتە ئەوە بۆ مشارازیە کە پێم دەڵێن مامۆستا هەدم نییە مستەفا کورداوایی لای هەموار خۆشەویستە کاک شۆران و کاک زانە من ئەوانم مەبەستە کاک شۆران و کاک زانە من ئەوانم مەبەستە شوکەی مندا گەورەترین جێگادەیە من ئاوام تۆ خۆشەوێ و بێمەیلی تۆش تاکەیە دوورین مەرگی پێوەیە هاوشێوەی شێر پەنجەیە باڵات تەواوی هیوا و ئاواتی ئەم گەنجەیە تاژە نامەی بۆ ناردوم ئەوە پاداشتی هەموو خۆشەویستی و شاکەیە خۆی کشە دەوڵەمەندە جلەکانی مارکەیە جلەکانی بەری منیش دووراوی چوار قوڕەیە مستەفا کورداوایی ڕێژی لە لای من هەیە کاک شۆران و کاک زانە چاومە شۆرانەیە کاک توانە سورایوانە تەبیعەن مەردانەیە بۆ هاوڕێ و بۆ بیلالە ڕێژیان لای بەرهەم هەیە کاک دانا شەرکەوتوو بێ بەرزە خانەوادەیە کاک مستەفا پاشایە کاک مستەفا پاشایە گەڵاخان شازادەیە ئەمە بۆ گەڵاخان و دەشڵامەت و یارەیە کاک مستەفا دەفەرمێ خۆشی خات و نازەیە کاک مستەفا دەفەرمێ خۆشی خات و نازەیە لەشکەل لەسەر دەنێی ئەڵی خانمەتارانی گەر بەشتایل دەنبینم ئەڵی شەبنەم بارانی لێی دەنهێ من و ژیکۆ دەی لێی دەن بە تەرخانی باخیم قەدەم ژیادە شڵاو لە نەژمەی شانی بەقەدەم شیلانەی لە خۆ جوانە میوانی لە خزمەت کاک زیادە لە توولی زیندەگانی پێی خۆشە یادی لێ بکەم یادی ئەم ژەدبۆکانی بۆ کاگەم ژەدبۆکانی سڵاو لە سەحەرخانی بۆ کاک شمایل بۆکانی بۆ خۆماشی شەکانی چونکە نابی دەفەرمێ یادی نازەنین خانی دۆستیم قەدەم زیادن دۆستیم قەدەم زیادن بەرهەمیان بە قوربانی ئەمنی زۆرم خۆشەوەم خۆ خزمانی ئێرانی منی زۆرم خۆشەوەم جا خزمانی ئێرانی
شكرم أواشي توشم بوا إلا كولا من أبيتوا الله يسحلو جادوا دوين شاوم بوكسكو أو كتي كارم بتوا مكتم دايكم نماوا أو كتي باوكم مردوا مكتم شنم نهيناوا أو كتي شم نكردوا من وتم دوك سمهن أو دايقود شلم بوا مكتم مال من باركة أو كتي مال من روشتوا مكتم مال من باركة أو كتي مال من روشتوا مقدم زيادة لم فري تاريخهم يجوا نقيب داراي شيلانا هزار دعشي كشتوا نقيب داراي شيلانا هزار دعشي كشتوا يك تاقينا ناشتوا هرهم ويجيه يشتوا بازان سليم دلوينا فري تاريخهم يجوا بوكاك شيك عواريا بوكاك شيك عواريا برزوان قاسم لوا سرور مشيك عوارا برزوان قاسم لوا دوستەکەی جارانی بۆ ئالە خۆل بووی بای هەر دۆستەکەی جارانی بۆ ئالە خۆل بووی بای هیچ کەس وەک من تۆی ناوێ پەشیمان دەبی دوایی با بژانن کوردستان ئەو جوانە پشکی منە تۆ لێ دەرچێ لە دنیا هەرچی کچە خوشکی منە مەی بارانی دوێشە و فرمێشک و عەشکی منە شنگی پان و بەرینەت تەنار و کۆشکی منە بۆی دێکۆمێتی نەشێ و گەرچی شکی لە منە نازانێ ئەوینی ئەو نازانێ ئەوینی ئەو ڕووناکی و تشکی منە مستەفا کورداوای تا دەمرم چاوی منە تاکسیروانی مەحاوی ئیسانێشی مەژنە نەقیب دارای شیرانە ئەڵێی چیا یاسنە دۆستی پورزا هەمەیە کاک پورزا شاوی منە پورزا هەمەی حاجاوە کوڕی پشت پێ بەستنە پورزا هەمەی حاجاوە کوڕی سەر پێش باردنە شاكي لقاو توم كرنام كربو لقا براكم تو أول بالسرقاية خومت بيو بخيو دكم حماي من قدم شيات جاشون لبيري دكم كاكتونا شلاني بندي من البيشكل دكم محمد كرداوي شلاو لتوشاوكم بوكاق يمني حلاقة تا دمرم ناشي دكم ايتر لمشو بولاوة تشم لاي توشاقكم بش تايلي بوشاكي نكيشترم شكتكي سيمانقن حفلناكم تاكسيرواني محامي احترافي بيدكم سريان نجيركي تو سريان نجيركي تو جيقرا براقو لكم همو حكمي دنيايا همو حكمي دنيايا جي بقرا لبنكم نجيركي تو دا نجيركي جنابت سريان شرما شاوكم كاقرشقار كرداوي شاوي رهن ماجكم خوش مبي بابي رهن صدبندي بيشكل دكم خوش مبي بابي رهن صدبندي بيشكل دكم او شميلانا اللي جوانا شربي منيش وقتو إليكم او شميلانا اللي جوانا شربي منيش وقتو إليكم همشي كاقرشقاري كرداوي صلاو الله الرهن جاري كري